بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام. من دانا محەممەدم لە بەرنمەیەکی نوێی مانگی ڕەمەزان بەناوی چیرۆکەکانی مانگی ڕەمەزان لە شاشەی کەناڵی ئاسمانی پەیامەوە لە خزمەتتان هەبم. بێگومان چیرۆکەکانی ڕەمەزان پێک دێت لە کۆمەڵێک چیرۆکی ڕۆژانەی زۆر سادە کە لە نێو شار و شارۆچکە و گوند و گەڕەکەکانی ئەم هەرێمەی ئێمەدا ڕوودەدەن لە ڕەمەزانە. هەر بابەتێک ئەکرێ خۆی بۆ خۆی چیرۆکێک بێ، پێش ڕەمەزان و دوای ڕەمەزان جیاوازی هەبێ. بۆ نمونە لە پێش ڕەمەزانە هەمومان شەربەت ئەکڕین، شیرینی ئەکڕین، ناوساجی ئەکڕین، ئەو بابەتانی کە هەیە بێگومان ئەیکڕین بۆ ماڵەوە. بەڵام لە ڕەمەزانە ئەم بابەتانە خواستیان زیاتر لەسرە، یان هەمومان ڕووەکەینە مزگەوت بۆ نوێژی جەماعەت لە غەیری ڕەمەزانیشە. بەڵام کە مانگی ڕەمەزان دێت لە نوێژی بەیانی و هەر چوار فەرزەکەی تر مزگەوتەکان سوپاس بۆ خوا جمعیان دێت لە مناڵ، لە ژن، لە پیر، لە گەنج. ئەمە خۆی بۆ خۆی چیرۆکن و بەرەکەتی ڕەمەزانە. ئەکرێ هەر بابەتێکی سادە لە بناری چیا و گوند و دەشتەکانی ئێمەدا، لە گەڕەکەکانی ئێمەدا، لە مزگەوتەکانی ئێمەدا بۆ ئەم ڕەمەزانە ببنە چیرۆکێک کە ئێمە لە ڕێگەی پەیامنەرە ئازیز و خۆشەویستەکانمان ئەم چیرۆکانە بۆ ئێوەی بینەر دەگوازینەوە. خوازیارین پرۆگرامەکەمان جێگەی ڕەزامەندی خوای پەروەردگار پاشان ئێوەی بینەر سوود و کەڵکیان لێوەربگرن. لێرەشەوە پێتان ڕاگەێنم هەر کەسێک لە هەر شوێنێک چیرۆکێکی لە ئاستی ئەم چیرۆکانی ئێمە کە لە پرۆگرامەکەدا پێشکەشەکرێ ئەم شەو و شەوانی دیکە بێگومان دەتوانێت پەیوەندی بکات بە پەیامنێرەکانمانەوە بۆ ئەوەی کە بتوانن ئەم چیرۆکانە ورد ورد بهۆنینەوە و دوجار پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویستیان بکەین. خۆشەویستان، ئەم شەو بێگومان 5 چیرۆکمان بۆ ئامادە کردوون لە پرۆگرامی ئەم شەودا بۆ هیوای بتوانین هەر 5 چیرۆکەکە کە چیرۆکی کاریگەرن، چیرۆکی سادەشن لە هەمان کاتە بتوانین پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویستکەین لەم دەرفەتەکەمەی کە با بڵین برایان بۆ ئێمەیان داناوە. با وردە وردە بینە سەر بابەتی بەرنامەکەمان چیرۆکەکان دەست پێ بکەین. بێگومان چیرۆکی یەکەممان باس لە دوو گەنجەکات، دوو گەنجی دەستپاک لە هەرێمی کوردستان. هەروەها ئەم چیرۆکەی کە ئێستا پاشکەمێکی تر پلەی ئەکرێت و ئێوە بینەر و بیسەریە بن، هەم چیرۆکی دەستپاکی دوو گەنجە، هەم چیرۆکێکی خەندە ئامێز و پێکەنی ناویشە. بەڕاستی سەیرە لەم ڕۆژانەدا کەسێک نزیکی 50 ملیۆن دینار بە کەسێکی دیکەیە بنێرێ بۆ حەواڵە بۆ کەسێک، بەڵام قەدەری خوا لە نزیک ئەو شوێنە دوو گەنج ببینێ و پێیان بڵێ کاکە ئەم پارەیە بۆ ئێوە هاتووە. کەسێکی عەرەب، گەنجێکی عەرەب نزیکی تقریباً 50 ملیۆن دینار دەدات بەم دوو گەنجە کە ئێستا چیرۆکەکەیانە بینین. ئەم دوو گەنجەش تەمەن دوو کارمەندی دەستگای بەخشینن، بێگومان سەریان سوڕەمێنێ لەگەڵ کوڕەکە قساکەن بە نیوە عەرەبی و نیوە کوردی و کوڕەکەڵێ ئەمە بۆ ئێوە هاتووە، پیانتون بیدەم بە ئێوە. ئەوانی ژەڵن کاکەم پارەیەمە ئاگامان لێ نییە چییە، ینی هیچ با بڵین سەرداوێکی نازانین. تۆ چی پێی وتویت ڕقەمیمان بەرە باقسی لەگەڵا بکەین. جا من زیاتر ناچمە وردەکاری چیرۆکەکەەوە، پارەکەکەی خەنە سیارەکەی خۆیانەوە، ینی ئەو کوڕە بە زۆر ئەیخاتە سیارەکەڵ تو داینەن لای خۆتان ئەڕوا ئەمان بە زۆر کوڕەکە هێننەوە و قسەی لەگەڵەکەن و تەلەفۆن بۆ ئەو کەساکەن ئەم گەنجە عەرەبەی ناردووە ئەم نزیکی 50 ملیۆن دینارە بگەێنێت بەو کەسێک کە لەو نزیکانە بۆی حواڵە بکەن. بەڵام دوجار ئەم دوو گەنجە دەستپاکەی دەستگای بەخشین پارەکە ئەگەڕێنەوە بۆ شوێنی خۆی. با پێکەوە بینەری ئەم چیرۆکە بین. لەم ڕۆژانەیە لەگەڵ برای بەڕێزما کاگومێت کە ئێمە لیژنەیەکینە دەستگای خێرخوازی بەخشین، سەردانی خەڵکی خێرخواز و خێرەوەمەند دەکەین بۆ هاوکاریکردنی خەڵکی فەقیر و هەژار. لە کاتی گەڕانەوەمانە گەنجێکی عەرەبی ڕووخۆش هاتە بەردەم سیارەکەمان، هەر هاتە بەردەم سیارەکە و ئاسێرێکی ئێمەی کرد و وتی ها کاکە خۆشوە لە ئیتر ئاو بە عەرەبی و فەرمی لێکردین ئاو بە قەراق جادەکەوت 1 دقە چاوەڕێم بکەن.
ئیتر ئەو چوو بەلای سیارەکەی خۆی سیارێکی پێ بوو چوە لای سیارەکە و دورگاکەی کردەوە ئێمە شەر ئاوا چاوەڕێمانە کرد تەڵان ئێمە ڕۆژانە تووشی هەندێک شتە بین جاری وای بۆ من خەڵکێک دێت لە ڕێگە ئەمان بینێ ئەزانە دەستگای خێرخوازی بەخشینین هاوکاریەکە سەدەقەیەکە خێرێکە ئەڵێ بیگەینە دەستگای خێرخوازی بەخشین بووە ئیتر لەگە کاگمێدا بەروخوردی ئەوەمان کردوتمان لەوە ئەچێ ئەم کوڕە گەنجە شتێکی وای پێ بێت دوای هات بەڵامە عەلەگەیەکی گەورەی ڕەشی پێ بوو لەگەڵ زەرفێکی بچووکی چەرەسات تەڵعەن هات لای کاگمێدەوە کاگمێد سایق بوو لای کاگمێدەوە عەلاقەکەی هێنا هەر بە زۆر هێنایە ناوە کاگمێدیش وتی بۆستە کاکە ئەوە چییە؟ ئەویش هەر ئاوای کرد وتی تفەزڵ خۆیە تفەزڵ هەر ئاوای کرد وتمان کاکە چییە ئەمە چییە؟ بەعەرەبی پێوتی تۆ بیگرە وەڵاوەرمان گرت و ئاوا لە بەرپێکەیە داماننا کە سێرمەنگەر پارە بوو عەلاقەکە ئیتر وتمان کاکە ئەمە چییە؟ ئەمە غەڵەتە ئەمە تۆ بۆ کێت ناردووە؟ وتی لا کاکە ئەنی حەبوو غەڵەت خۆشەوی لەوەیە بوو ئەواشی غەڵەتم خۆش وتی من غەڵەتم خۆش دات بە کاکە گورم ئەم غەڵەتە ئەمە خۆشەویست نییە ئا بۆ شێوەیە ئیتر هەر بۆ سوعبەتیش یعنی ئەو ڤیدۆیی کە کردمان طبعا ئەمە هەر بۆ سوعبەتێکی ژێڕمەوە ئا ڤیدۆیەکمان کرد کە ئاگومێد وتی تۆڵی شتێکی تریتیانە بێت دوای منیش وتم کاکە جاری وایە شتێکە کرێ خوا نەخواسە شتێکی تێکرێ لەم عەلاقەیە بە ئاوا تەسویرێکی گەم تەسویرێکم کرد و جا طبعا ئەوە ڤیدۆکە سەوتەکەم ڕاگرتووە ئەگەر هەر بە سوعبەت وتم ئای کاکە تازە گیرای ئێمە وتم با تەسویرێکی کاکەش بکەم ئەویش دەرکەوێ دوای سبێنێ هەر شتێک بوو بزانین چێیە وڵایەتی لەم قسە و باسەیە و ئێمە هەر قسەمانە کرد ئەماوە غەڵەتە و ئەویشەی وت غەڵەت نییە کاکە ئەمە هەدیە وتمان کاکە هەدیە چی ئەمە غەڵەتە بزانە بۆ چێت ناردووە بەڵاو حاڵ تۆزێکی پێچوو لەم بەروخوردەیە دوایی زۆرمان بۆیەنە جا طبعا لەو کاتەیە ئەو ئەڕۆی ڕۆژ توتی مع السلامة وتمان بۆستە کاکە مەڕۆ وتمان تەلەفۆنێ بکە بۆچێ ئەم کەسە تەلەفۆنێکی بۆ بکە دواتر تەلەفۆنی کرد و دای بە ئێمە وتی من کوردی نازانم خۆتان قسەی لەگەڵا بکە ئێتر ئێمەش قسەمان لەگەڵا کرد وتمان کاکە حاڵە مەسەلە شتێکی ئاوایە ئێمەم عەلاقە پارەیمان وەرگرتووە نازانین بەڕێزت چی و ئەم بەڕێزش کێیە بەڵام دیارە شتەکە بە غەڵەتە کابراوتی کاکە ئێوە شەمتوان وڵا ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشینی ئیتر زۆر سپاسی کردین زۆر مەمنون بوو وتی وەڵای کاکەەوە غەڵەتە حەواڵەیەکە و بۆ ئێمە هاتووە ئەوێ بیگەینتە دەستی برایەک لەویە ئێمەش خۆشەکەی لەوەیە بوو بانگی کابرامانە کردەوە ماوە کاکە وەرە ئەوە تاڵە حەواڵەیەک و بە غەڵەت هاتووە و ئیتر ئەوی شەرەی کاکە ئەحسەن ئەڕۆی خواحافی کوورتم کاکە ئەحسەنتیژی خواحافیزی مەکەم مەڕۆ تۆ قسەیکی لەگەڵا بکە یعنی بڕوا بکە لە دووسێ جارە ئەو ڕۆژەوە بۆ لای سیارەکە و کە خواحافیزیکە و بڕوا ئێمە هەر بە زۆر نەمانە هێش بڕوا دوایی گەڕایەوە بۆ لامان دیسانە وتمان مۆبایلەکەی وەرگرتمە کاکە مۆبایلەکەمان بەرە باقسەی شتی لەگەڵاکەین قسەمان لەگەڵا کردەوەتم کاکە گیان سێ لەگەڵ ئەم برایە بکە ئەوە ئێمە وەکو دەستگای بەخشین ئەیدەینەوە پێت بەڵام تۆ وریا بە نەوەکو بیدا بە کەسێکی تر و کەسێکی تر بی باو چاوە پێی نەکەوێتەوە قسەیشی لەگەڵا بکە و بیگەێنێتە دەست کەسی خۆی ئێتەوەڵا قسەی لەگەڵا کردەوە ڕۆی کابرا تۆسە دوورکەوتەوە لێمان هەر بەنیازیەوەی کە بڕوە دوورکەوتەوە لێمانوانە بوو ڕۆشتۆشەکەی لەوەیە بوو کۆمبایلەکەم بداوە لێە هەروەی هەر خواحافی سامی کاک فڵانکەس کاک فڵانکە کورە سەبرکە ئەویست بەچێمان بڵێ خواحافیزیکە ئێتر دوایی وڵا گەڕایەوە هاتەوە بەڵامان ئەنجا تێگەیش کە چی کردووە هاتەوە بەڵامان وتی خۆش شغل ئاوایشی کرد وتمان کاکە جامەرە فەرموو بیبەرەوە کە لەگەڵ پیاوە ڕێزە قسەمان کرد هەرێکسە لەویا ئەو پیاوە دەستخۆشی لێ مەکرد کە لەخوا بە زیابەکان پارە دەستی ئێوە گەشتووە یعنی ئەوە هەر مۆزەفێکی بەخشین ئەم حاڵەتی بەسەرا بە تایمە دڵنیا بووین لەوە کە ئەو پارەیە گەڕاندەوە بۆ شوێنە لە کاتێکیان بۆ ئێمە زۆر ئاسان بووە پارە چکە لە هیچ سنووری کامێرەیەکان نەمابوو بەڵام سپاس بۆ خۆیان مەروە پەروەردەکراوین بە مەزەندەی ئێمە 200 بۆ 250 میلیۆن دینار هەبوو هەمووی سەفتە 25 بوو بەڵام بە دەقیق نەماژماردووە تا بزانین چنێ بوو سپاس بۆ بە ئامانەتەوە بە سەلامەتی گیانمانەوە دەستیەوە برایە و بەسەراتێکی هەم تەنزامێز بوو ئێمە هەم شتەی کۆمیدی بوو و جیاوازتر بوو لە هەموو دەرچوونەکانی کەمە ئەمە چیرۆکی کاکە ئومێد و کاکە توانا بوون کە دوو کارمەندی دەستگای بەخشین بوون هەم دەست پاک هەم چیرۆکێکی با بڵێن خۆش بوو بەڕاستیانی تەنزێکی تیا بوو باش بینە سەر چیرۆکێکی دیکەمان کە لە هەولێرەوە پایامنێرمان ئیدریس محەممەد بۆی ئامادەکردین بێگومان لە سەرجەم مزگەوتەکانی هەرێمی کوردستان لە شار و شارۆچکان لە گوندەکان تەنانەت لە مزگەوتی سەر ڕێگەکان ڕێبواران بۆ بەربانگ خورما ئاو لە هەندێک مزگەوت سوپ شۆربایەک
حازرەکرێ بۆ کەسانی کە دێنە مزگەوت ڕۆژۆشکەن تەوان ڕۆژ و شکاندن لە مزگەوت جیاوازەوەی لە ماڵەوە ئەنی تایبەتمەندێکی کەی هەیە خۆشیەکی هەیە و کۆمەڵێک گەنج لە مزگەوتەکە بە ئیدارەدانی مامۆستای مزگەوتەکە هەڵەسن بە خزمەتکردنی ڕۆژوانان و بێگومان ئەم گەنجانش ئەم خەڵکی کە ئەم خزمەتاکەن بێگومان لە خێر و پاداشتی ڕۆژوانانیش لی بەهرەمەند و سوودمەند دەبن و بەوانی ژەکا ببێ ئەوەی کە لە ڕۆژووی ئەوان کەم بێتەوە با پێکەوە بزانین ئیدریس محەممەد لە هەولێر چی بۆ ئامادەکردوین. سڵاو لێبێت کاکدانە سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و بینەرانی بەرنامەی چیرۆکەکانی ڕەمەزان. ئەمڕۆ باز لە چیرۆکی یەکێک لە مزگەوتەکانی شاری هەولێر دەکەین کەوا جیاواز لە زۆر شوێنی دیکە و کاتی دیکە چیرۆکێکی تایبەت و ناوازە و جوانیان هەیە. ئێواران لەم مزگەوتەی پشتی منەوە بە سەرپەرشتی ئیمام و خەتیبی مزگەوتەکە پێشنوێژ و وتارخوێنی مزگەوتەکە موسڵمانان بۆ فتارکردنەوە لە دەمە و ئێواران ڕوو لە مزگەوتەکە دەکەن و سەدان ڕۆژۆوان لەم مزگەوتە ڕۆژ و دەشکێنن. دەمەوێت گفتوگۆ لەگەڵ ئیمام و خەتیبی ئەم مزگەوتە بکەم و دواتریش لەگەڵ ئەو کەسانەی کەوا ئامادەسازی دەکەن بۆ ئەوەی لە ئێواران لە کاتی بانجی ئێوارە لە خزمەتی ڕۆژۆوانان دابن. مزگەوتی مەلاقادر خۆشناو ئەو مزگەوتەی کەوا چیرۆکێکی جیاوازی هەیە لە ڕەمەزانان کە کۆمەڵێک خەڵک و موسڵمان و ڕۆژۆوان لی کۆ دەبنەوە کاتی بەربانجی ئێواران کۆمەڵێک کەسی لە پشتەوەیەکەوە ئەوە بەم شێوەیە ئامادەکاری دەکەن بۆ خزمەتکردنی ڕۆژۆوانە. من دەمەوێت گفتگویەک لەگەڵ کاگومێت بکەم کە سەرقاڵی ئامادەکاریەکانیشە بشبوورەکە کاتە دەگرین کاگومێت. خزمەت داینەبران یاخوا بەخێر بێن. بسم الله الرحمن الرحیم. پێشەچی بە خێراتتان دەکەین زۆر بەخێر بێن سەر چاوان. کاگومێت ئێوە بڕیارتان داوە چۆن خزمەتی ڕۆژوانان بکەن یاخود چیان پێشکەش دەکەن باسی ئەوم بۆ بکە ئێوە ڕۆژانە لە کەیەکە و سەرقاڵی ئامادەکاری دەبن بۆ ڕۆژوانان. مەزمعی باشن گەنجەکان یارمەتیمان دەرن ئەمەش لە پاش عسرێەوە هەوڵ دەدەین شتەکان بە جوانی برێن بە جوانی دانین لە قاعەی. سیرۆکی ئەم مزگەوتە لە سەردەستی بەڕێز مامۆستا نادرکانی کوردەیەوە دەستی پێکردووە و ئەو هەم هاوکارە و هەمیش پاڵ پشتە مامۆستای بەڕێز سپاس دەکەم ئەم دەرفەتت بە ئێمەدا. سپاس بۆ زەنابتان ئێمەش بە خێراتنی کەناڵی بەڕێزتان دەکەین زۆر بەخێر بێن بۆ بەسەرکردنەوەیە. زۆر سپاس دەکەم مامۆستای بەڕێز چۆن بڕیارتاندا ئێوارانی ڕەمەزان بەم شێوەیە سفر ڕابخەن و خزمەتی ڕۆژوانان بکەن یاخود ئەجرەکەی چۆنە؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. دیارە ئیسلام بەخۆی کە هاتووە بۆ ئەوەی کە خەڵکی ڕێک بخە تەنزیمی بکە تەنزیمی حیات بکە ژیان بکە. ئێستا ئێمە بۆ نمونە نوێژ دەکەین دەڵێن ئیاکە نعبود ئیاکە نەستەعین ناڵێن ئیاکە ئەعبود ئیاکە ئەستەعین لەبەرەوەی ئیشی مسلمانان بە جەماعەتە ئیشی مسلمانان بە کۆمەڵە. لێرە ئێواران جەزای ئەو برا نەبداتەوە کە هەندێک ستافێکمان دروست کردووە ئەو ستافە هەموو شتەکان تەوزیع دەکەن وەکو نیسکە و وەکو خورمای وەکو ئاوە. فەرمایشتێکی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم من فطر صائما فله مثل أجر صيامه. کەسێ ڕۆژوان بەربانگی پێدەکاتەوە وەکو پاداشتی ڕۆژوو کە ئەوی بۆ دێ بەڵام لا ينقص من أجره شيء پاداشتی وش کەم نابێتەوە. جا سەحابی بەڕێز کە پێغەمبەری خوا وای فەرموو صلی الله عليه وسلم وتیان ليس كلنا يطيق ذلك. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆیمە هەممان ناتوانین کەسێک دعوت بکەین یان ئێوارێ خواردنی بدەینێ خواردنێکی بدەینەوە. فەرمووی پێغەمبەری خوا ئەو خێرە ئەو پاداشتە بۆ ئەو کەسەش دەبێت وەلەو بمەذقەتی لەبەنی چۆرێک شیر شوربەتی مائی. یعنی ئەگەر بۆ نمونە ئێستا لەم سفرێکە ڕاخراوە گەنجێک لاوێک دێ ئاوێک دەبا یان ڕووتاب و خورمایەک دەبا یان شۆربایەکی نیسک دەبا بۆ کەسێکی کە بە ڕۆژوە ئەو خۆی گەورە ئەو پاداشتی هەبوو دەنووسێ. ئێمە سوپاسی خوا دەکەین کە هەندێک کەناڵ هەن بەڕاستی شتی خراپ و شوبهات و گومان بە خەڵکی دەڵێن بەڵام کەناڵی چاکیشمان هەیە کە دێن شتی باش بەڵاو دەکەنەوە. كاك حازي خواهي ڕۆژوت قبولکە آمين خواهي گەورە قورآن خوێنت قبولکە یا ڕەبی.
مسلمانان لێرە کۆ دەبنەوە بێکەوە تا چەند گرنگی بە ڕۆژەوان بدرێت تا چەند ئەم جەمعە گرنگە بێکەوە کۆبنەوە ئاگادار یەکتری بن واللهی کە دەبینین یعنی پڕ بەدڵ خۆشحاڵم بەو خزمەت گوزاریە کە لەو مزگەوتایە تەماشاکە هەموو شتێکمان لە زیادەیە الحەمدولله یا ڕەبی خوای گەورە بەرەکەت بێخیتە ئەو سفرە و خوان و بەرەکەت بێخیتە جیرفان و پارە و سەروەت و سامان و تەمەن و عیبادەتی ئەو مسلمانانە خوا پێداوانش کەوا بەخشندن دەستکرایەوەن لەو مانگە پیرۆزەی ڕەمەزان خوای گەورە ڕووی ڕەحمەتی خۆمان لێوەرنەجێڕی وەڵا باسێکی قورئان خوێندنەکەشت بکەین قورئانت دەخوێنیت بەڵێ لە مانجی ڕەمەزان چۆن سەرکار و خوێندنەوە لەگەڵ قورئانی پیرۆزدا هەیە لەو مانگە بڕیارداوە چەند ختم بکەی یاخود چەند بخوێنیتەوە والله ئەوزا بە خۆشحاڵیەوە بە هیوام ئیشاءالله ختمێک دوو سێ بکەم بەڵام تەوفیق لای خوای گەورەیە ئینشاءالله لە سۆنگەی و فەرودەی پێغەمبەرمان دەفەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک بەربانگ بۆ ڕۆژوانێک بکاتەوە پاداشتی ڕۆژوانەکەی هەیە بەبێ ئەوەی لە ئەزری کەم کاتەوە ئێمە سوپاس بخوای بە حکمی جێگاکەشمان سەرڕێگایە و شقامێکی گشتی خەڵکێکی زۆر هاتووی پێ دەکا ساڵانە لە مانجی ڕەمەزانی پیرۆز کۆبوونەوەیەک دەکەین کۆمەڵێک گەنج لێرانە بە پێی توانە لە ڕێی خوازانەوە کە ئەو شتانە دابین دەکەن لێرانە ئێمە پێش بەربانگ سفرەدا دەخەین لەگەڵ سەنگەنجێک خزمەتی ڕۆژوانان دەکەین و قوربان سڵاو لەبێت زۆر سپاس دەکەم لەبارەی ئەم تەجەموع و کۆبوونەوە و فتارکردنەوەیە چۆنە بڕیارتانداوە کە لە مزگەوت فتار بکەنەوە بەتاکید فتارکردنەوە لە مزگەوت چێژێک ئیمانی زیاتر بەخشە لە ڕووی ئەو کەسانی کە ڕۆژوانن لێرە هەمومان کۆ دەبینەوە دوعا دەکەین لە خوای گەورە ئەو مانگە ببێتە مایەی لێخۆشبوونی هەموو مسلمانە بێتە کەفارەتی هەموو گوناهەکان ئینشاءالله تعالە ئەوەی کە بینیتان و بیستان چیرۆکی مزگەوتی مەلا قادر خۆشناو بوو لە شاری هەولێر هەڵبەتە ئەم مزگەوتە وەکو نمونەیەک باس کرا فاگەرنا سەدان مزگەوتی دیکەی هاوشێوە هەم لە شاری هەولێر و هەمیش لە هەرێمی کوردستان بەم شێوەیە سفرە ڕادەخەن و خزمەت بە ڕۆژەوانان دەکەن. دەست خۆش کاگدریس یەک چیرۆکمان ماوە بە کورتی قسەی لەسەرەکەم و پێشکەشێکە چکە کات نەماوە زۆرێک لەو چێشتخانە و شێفانەی کە لە کوردستانە کارەکەن بەشێکیان لە ڕەمەزانە لەبەر خاتری مانگی ڕەمەزان لەبەر ڕێزی مانگی ڕەمەزان دوکانەکانیان ناکەنەوە شێفێک لە سلێمانی بڕیاری داوە دوکانەکەی ناکاتەوە تەنها کاری خێرخوازیەکەواتە خەڵکێک با بڵین برنج و ڕۆن و گۆش و شتی بۆ بات ئەم مانگە خۆی تەرخان کردو بە بێ بەرامبەر چێژ لێنێ بۆ بەشە ناوخۆیەکانی کوڕان و کچانی زانکۆی سلێمانی و پەیمانگاکان هاوکارمان وشیار ڤیتیەک و چیرۆکێکی لەسەرم بابەتە بۆ ئامادەکردوین با پێکەوە بینەری بینی. بەخیاتی کەناڵەکەتوانەکەم من ڕامیار جەمیلم خاوەنی چێشخانەی شێف ڕامیار لە ئاخاری ماوەی 3 ساڵە بێت چێشخانەم داناوە بۆ خۆم و لە ماوەی 16 ساڵ ئەزمونم هەبوو پێشتر لە کارکردن لە ڕێستۆرانتەکانی کەیە و ئەم ڕەمەزانە پرۆژەیەکمان هەبوو ئەویش ئەوە بوو بۆ خوا ئیش بکەین زەکاتی تەندروستی جەستەمان بین کە ئێمە 33 ساڵ تەمەنێکم هەیە لە مایم 33 ساڵە سواز بۆخوا جەستەیەکی زۆر تەندروست و زۆر بێکەم و کورتیم هەیە ئێمە زانین بە چ شێوازێک سوپاسی خوا بکەم ئەم ساڵ وتم پیشەکەم لەگەڵ ئەم خێرا یەکەگرنەوە دەتوانم لە ڕێی پیشەکەمەوە سوپاسی خوا بکەم کە من سەلامەتم بێ موشکیلم و داوام لە خێرخوازان کرد گەر بە بڕێک پارە بەیان بە دابینکردنی زەخیرە بێت هاوکاریم کەن تاوەکو منیش بتوانم لەلایەن خۆم و خواردنەکان ئامادە بکەم و بیبم بۆ شوێنانی کە شایستە
چێکی پێڵێن نەفس نامەوێت نەفسی هیچ کەسێک بێ بەسەر منە و ئێستا ئەم خۆرانەی کە ئامادەیەکەم لە مەغزانێک ئامادەیەکەم ناڵم بۆن و بەرامی بڕاتە دەرەوە وی نفسی کەسم لەسەر نەبێ بەڕاستی 3 ساڵە لە ڕەمەزانە هیچ کاتێک چێشخانەکەم نەکرێتەوە تەنها لە بەرەوە بەستەوە ساڵانی پێشتر کە لە ڕێستۆرانتێک لە ناوبازار ئیشمە کرد خاوەنی مۆڵەکەم ساڵێک لە ڕەمەزانانە نزیکەی هەموو ڕۆژێک 500 بۆ 600 نەفەر خواردنمان دروست دەکرێت بە خێر فکرەکەم لەوە بۆ هاتنیش کە هەنگایەک بنێ من توانای مادی و توانامادیم نییە بەڵام زانیم خێرخوازان یان بەدەم داواکەی منەوە لێرە سوپاسم بۆ کاکە ڕێبین لە ڕێبین فرێش یەکتەن مریشکی بۆ ئامادە کردوم و کۆمەڵی خێرخوازیکە کە بە پارە هاوکاریان کردوم خوانێ ڕێیانی پارێکی زۆر باش کۆکراوەتەوە زەخیرێکی زۆر باشەیە لە دوکانەکەمە دانراوە هەوڵین وردە وردە ئیشەڵا هەموو ئەو بەشە ناوخۆیانە بەسەرکەینەوە کە بە شایستایان نەزانم بۆ ئەم خوانە. خێرخوازانی خۆشەویست داوای لێبوردنتان لێ یەکەم من ناتوانم لەم مانگە هیچ بۆنەیەکی تایبەتی ئێوە بەڕێ بکەم لەبەرەوەی من ئەم ماگە قەرارمانەوە تەنها و تەنها بۆ خۆی گەورەی شوین بەڵام ئەوانەی کە پارە و زەخیرەکەشان بۆ من هێناوە سوپاسیان دەکەم نایەنێتەوە تەنیا ئەبێ بۆ فڵانە شوێن بێت من ئەم مانگە هەوڵم ماوە زۆرترین خوێندکارانی بەشە ناوخۆیەکە ئیسفایە لەم خێر و خێراتە بکەن ئینشەڵا و ئەگەر کاتمان ما و تەمەن باقی بوو ئینشەڵا خوێندکارانی بەشە ناوخۆی دەرەوەی سلێمانیش قەزا و ناحیەکانیش بەسەرەکەینەوە پشت بەخوا ئەمە چێشخانەکەم ئەوکەی بینن ئەمەش ئەو کاڵانەیە کە خێرخواز هێناوێتی و خۆشم کڕیمە بە پارەی خێرخوازان من ئەمبەز ئامادەکردنەکەم لەسەر منە ئەم ساڵ ئێرە وەکو کۆگایك بەکارێنم چێشخانەکەم ئەم مانگە و کۆگایك بەکارێنم و لەو بەر لە گەراجێکا خواردنەکان لێنێم بۆی بۆن و بەرامە نەچێ بەسەر خەڵکا و خەڵکیش نەیبینێ خواردنەکان تاوکێک ئەگەینە شوێنی مەبەست و تەلەفۆنێکی هێزگار زۆرم بۆیێت نامەیەش هێزگار زۆرم بۆیێت لەلایەن ئەنواع ئەشکال خەڵکەوە بازێک تەلەفۆنەکە بۆ خێرکردن پێیان و ئەڵەم وڵای بسڵاتی من نییە من تەنها ئامادەکردنی خواردنەکە لەسەر منە ئەو کەسانی کە پارەکە ئێن بە من ناتوانم پارێوان بیەم بە خێر بەدەستی وا لە خەڵکم ڕوتۆ کە من ئێم بە خواردن کاڵا و من ئامادەیەکم وی بم بیکەم بە خوانێک بۆ خوێندکارانی بەشە ناوخۆیەکان و داوای لێبوردن و کەساناکەم کە ناتوانم یارمەتیان بەمەوەی کە لە دەسەڵاتی من نابێت تەنها ئامادەکردنی خواردنەکەی خۆزگە زۆر دەسەڵاتم هەبووە بمتوانێت هاوکاری هەمویانم کردایە هەستان لە پەتاتۆسەکەی هەیە خۆشە پای گەورە خێر و پاداشتی چاکیاران باتەوە بە تایبەتی لەم ڕەمەزانە پیرۆزەدا کە هەڵاسن بە بەخشینی ماڵ و سەروەت و سامان و تێرکردنی خەڵکی هەژار و کاری جوان بەڕاستی لە یەکەم ڕۆژدا ڕیکلامی شێخ ڕامیارم بینی کە هەڵ ئەسێت بە دروستکردنی خواردن بۆ ئەو شوێنانی کە پێویستیانە بەبێ بەرامبەر ئێمەش تەلەفۆنمان کرد و جوابی داینەوە سپاس یەکەین کە پێشتر بڕیارماندا بۆ خواردنی 50 کەس دروستکەین سپاس یەکەین زۆر بە شێوەیەکی جوان بۆی دروستکردین پای گەورە پاداشتی خێری باتەوە ئەمە چێشخانەکەی منە لەسەر جادەی ئەقارین ئێمە ئێستا بە داخراوی کە ئەیبینێنم مانگام چێشخانە تەنها بۆ کۆگاکردنی ئەو کاڵانە دانێم کە ئەیکڕم بۆ کارە خێرخوازیەکە بۆ خواردنەکە حالیان لەو بەرەوە لە گەراجێکە خواردنەکان لێنێم نایڵم بۆن و بەرامەی زۆر بڵاو بێتەوە و لێرەوە کە خەڵک تێ پەڕێت خواردنەکان لە جادەکەەوە دیارە خەڵگەی بینێت حەزم نەکرد ئەو شتە ئەم ساڵ هەبێت دەستخۆشی لە شێف ڕامیارەکەین خۆی پەروەردگار بەرەکەت بخاتە تەمەنی و ڕستی زیاد بێ ئینشاءڵڵا خۆشەویستان بەم ئەندازەیەش چیرۆکەکانی ڕەمەزانم پێشکەشکردن سوپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە تاڵقەیەکی تر خواتان لەگەڵ